نوێنەری چین و توێژە جیاوازەکان بوون کە یا گرێبەستن یا نەبوونەتە گرێبەست یا خۆت لە گرێبەستی کاتی خۆی ناویان لابراوە بە جۆرێک جۆرەکان هەستەکەن مافیان پێشێل کراوە و کۆمەڵێ داخوازی و داوایان هەبوو ئێمە داوامان لێکردن دیارەوان بە شەفەیی و زارێکی کۆمەڵێ داواکاریان هەبوو کۆمەڵێ ژمارەیان باس کرد کۆمەڵی خواستیان هەبوو ئێمە گوێمان لێگرتن و دوای ئەوە داوامان لێکردن کەوا هەموو ئەو داواکاریانە بە شێوازێکی کورت و پوخت و ڕوون بنووسنەوە ئەوەی ئەرک و ڕۆڵی ئێمەیە ئەوەیە کە بە دوای کەیسەکەیانە بچین ئەوەی ئەرکی ئێمە پێ هەڵسین و لەگەڵ لایەنی پەیوەندیدار لایەنی معنی قسەی خۆمان بکەین و پەیامی ئەوان بگەێنین هەندێکی پەیوەندی هەیە بە ئەو لیژنەیەی کە دانووسانکارە پەیوەندی هەیە بەوەی کەوا چووکە مادام ئێمە ئێستا با بڵێن خەڵکی موچەی لە بەغداوە دێ پەیوەندی نێوان هەرێم و بەغدایە و بەشێکی پەیوەندی هەیە بەوەی کە هەرێم بیکاتە داواکاری ڕسمی و فەرمی بەشێکی پەیوەندی بەوەیە کە عێراق بتوانێت و ڕەزامەندی دەربرێ لەسەر ئەم داوایانە بۆیە دووسەرەیە و پەیوەندیدارە بە هەردوولاوە ئاسان نییە چارەسەر بێ وەکو ئەوەی کە ئێمە دۆخەکە ئەبینین ئێمە ئەوانەی کە دامەزراون و موچە خۆریشن کێشیان هەیە بەڵام لە هەموو بارێکە ماف ئەبێت تۆ بەدوایە بڕۆی و ئەبێ بەرگری لێ بکەی و کۆڵ نەدەی لەوەی کەوا ئەمڕۆ بێ یا سبەی بێ کاتێکی تر بێ بەخواستەکانی خۆیان بگەن ئەمڕۆ ئێمە لێرە لەگەڵ ئەم مامۆستا بەڕێزانە نوێنەرایەتی گشتین و توێژە جیاوازەکانمان کرد کە ئامانج لێ ئەوە بوو لە ڕێی پەرلەمانی کوردستانەوانێ لە ڕێی نووسینگەی پەرلەمانی کوردستانەوە مەسیجێک بە دەسەڵاتدارانی هەرێم بگەیەنرێت ئێمە داواکاری ئێمە توێژێکی لادراوی کەمین ژمارەمان 1500 بۆ 2000 مامۆسایە کە بەهۆی فەرمانەکاریگەڕەکانی وەزارەتەوە لادراوین لە ماوەی ڕابردوودا گرێبەستێک کرا لە وەزارەتی پەروەردە ئێمە مەحروم بووین لەو گرێبەستە ناوە تاکە مامۆستا دانراوەتەوانێ بەڵام ئەکسەرێت نییە ئەو ڕێژەیە نیە کە لە پێی خواستی مامۆستا لادراوەکانە مامۆستامانەیە لە ساڵێ تا 5 ساڵ خزمەتی وانەبێژی هەبوو بە هۆکاری هاتنی مامۆسای میلاک و یاخود کۆمەڵە هۆکاری جیاواز لادراوە کە بە خواست و ویستی مامۆساکە نەبووە داواکارەکەی ئێمە لە وەزارەتی پەروەردە و خودی جەنابی وەزیر ئەوەیە کە گشتانێکمان بۆ بکەن و ئەم توێژەش دانرێتەوە تا خزمەت بە سێکتەری پەروەردە بکەن هۆکارەکان جیاوازن هۆکاری هاتنی میلاک و ئیجازەی نەبوونی مۆڵەتی دایکایەتی و گواستە و نقل و کۆمەڵە هۆکاری ترۆکاری نەخۆشی و یاخود دووری یعنی مامۆسانەوان هەبووە لە دەرەوەی شار بوون بڕەپارێکی محدودی وەرەگرت کە بەشی نەکرد بەم هۆکارانە ینی مامۆسایەک نەبووە بە ویسی و خواستی خۆی پیشەکەی جێبێڵێت و چاوەڕی دەرفەتێکی تر بکات بۆیە ئێمەش ناڕەوایانە بەڕاستی لادراوین و ئێمە خۆمان بەغەدر لێکراوە زانین بۆیە داواکارین هەرچی زووە گشتاندێکمان بۆ بکەن چکە ئێمە زانین لە سەروبەندی هاتنەوەی ساڵی نوێی خوێندنە فەراغاتێکی زۆر هەیە و ڕێژەیەکی زۆر مامۆسا خانشین بووە و فەراغاتێکی تر هەیە و ڕێخستەوەی میلاکات ئەکرێ لەم پرۆسەی فەراغاتانە بە سوود لە توانەکانی مامۆسایانی وانەبێژی لادراو ببینرێت و ئەو ماندوو بوون و هەوڵانە و ئەو خزمەتانی ئێمە فیڕۆ نەچێ بەڕاستی